تەواوی پیاوانی گوندەکە بەخەبەرن تا ئیش و کارەکانیان بە زووی دەست پێ بکەن. بەیانیانی زوو کاتی دۆشین و تێرکردنی گامێشەکانە. بەخۆی و سەتڵەکەی دەستێەوە هەرکە دەرکەوت ئیدی گامێشەکان لێی کۆ دەبنەوە. دۆشینی هەرێکێک لە گامێشەکان بەلای کەمەوە دەخولەکێکی پێویستە. والله شغلنا كل زين الحمد لله والشكر الحلال مالنا. کارەکەمان زۆر باشە، سوپاس بۆ خوا. ئاژەڵداری نەبێت کاری تر نازانین، بەس لەگەڵ گامێش سەرقاڵین. دەمێک ئەم کارە دەکەین، ناتوانین واز بێنین لەم کارە. داواکاریمان هەیە لە حکومەت تا هاوکاریمان بکات لە ڕووی عەلەف. ئێستا 1 تۆن ئەلەف بە 500,000 دینارە. ئاژەڵی زۆرمان هەیە، نزیکەی 2000 بۆ 2500 سەر دەبن لە گامێش و مانگا و ئاژەڵی بچووک. من الأغنام ومن الجاموس ومن البقر. الجاموس نوديه على المي. گامێشەکان دەبینە سەر ئاو. ئەستە ناو ئاو نزیکەی 3 بۆ 4 کاتژمێر لە ناو ئاوەکە مەلە دەکەن. ئەو کات دەگەڕێینەوە بۆ ناو تەویلەکان. الحظيرة مالته يوميا 3 مرات 4 مرات نوديه للنهر مال سيروان. بەتەنها خۆی ئەرکی بەخێوکردنی ئاژەڵەکانی لە ئەستۆدایە. ناتوانێت جگە لە گامێش بەخێوکردن هیچ کار و کەسابەتێکی دیکە بکە، چونکە دەڵێ ڕاهاتوم ئاژەڵداری بکەم. الصبح نجي نقعد الساعة بالخمسة نجري الحوش نحلب بالجاموس ونرجع نطيحها على المي. ڕۆژی 3 بۆ 4 جار دەیانبین بۆ سەر ڕووباری سیروان. بەیانیان سەعات 5 هەڵدەسین و دێین بۆ حەوشە گامێشەکان دەدۆشین. دواتر ئەیانبین بۆ ناو ئاو. هیچمان نەماوە بەس ئاو هەیە. ئاو دەخۆن و دەگەڕێنەوە و دواتر خواردنی ئەلەفیان دەدەین. بەیانیان سەعات دە بۆ 11 ئەلەف تەواو دەکەن و جارێکی تر دەیانبینەوە بۆ ناو ئاو. دواتر نیوەڕۆ دووبارە کە گەڕانەوە ئەلەفیان پێ دەدەینەوە. مشتریمان هەیە بۆ شیرەکەیان. ئێمە پێیان دەفرۆشین، ئەوان دەیکەن بە قەیماغ و ماست. بەشێکی دەبن بۆ سلێمانی و بەشێکی دیکەش ئەبەن بۆ دەربەنی خان و بەشێکیشی بۆ کەلار. تا کاتژمێر 6 بەیانی دۆشینی گامێش لە نێو گوندەکە کۆتایی پێهاتووە. بەشێک لە مێر منداڵەکان هاوشانی باوکیان کار دەکەن تا ئەو کاتەی دەچنە قوتابخانە. تەواوی دانیشتوانی گوندی ئازادی عەرەبن، هەمووشیان خزم و کەسوکاری یەکدین. مێژووی هاتنیان بۆ بناری بەمۆ لە سنووری گەرمیان بۆ زیاد لە 2 سەدا دەگەڕێتەوە. بەخۆی و هەرسێ کوڕەکەیەوە ئەو کات دەتوانن گامێشەکانیان بەخێو بکەن. کاتی تێرکردنیانە. لە دەروی گوندەکە قەسیلیان بۆ هێناون تا لەگەڵ عەلەف پێیان بدەن. مامستار لە دایکبووی گوندی ئازادیە کە ئێستا تێیدا ژیان دەکات.
خۆمان تقریبا 200 ساڵ زیاتر 200 ساڵ لە ماوەی قەدیم هاتمان لێرە هەر خەریک گامێش و وەڵاخ و حیوان ئیتر ئیشتمان لەسەر ئەو گامێشانە هیچمان ئیشتر سەر ئەو گامێشانە بەیانی داش ساعت 5 گامێشەی دۆشن علەفەی دەن پێی گیای دەن پێی تر ساعت 9 منەوە دەرێکن لەسەر ئاو گامێش حەزی زۆری بەمانەوەیە لە نێو ئاودا دەبێ هەموو بەیانێک تا درەنگانێک ببرێنە سەر ڕووباری سیروان تا لە نێو ئاودا بمێنەوە مامستار لەگەڵ کوڕەکانی ئیشوکارەکانی ڕۆژانەیدا بەش کردووە چونکە بە هەرەوەزی نەبێت ناتوانن ئاژەڵداری بکەن چجا گامێشیش بێت واللهی ماڵێک سێ و چوارە پێنج یاڵە دارەیەڵات سۆنی بۆ گامێش ینی زەحمەتە زۆر زەحمەتە گامێش مەینەتی زۆرە ئەگەر مەشوێنێک فێنێک نییە دارە ناکە حەزێک لە ئاو والله لە هاوین تقریبا ساعت 9 دەرناچە حتا 4 لەنە ئاوەکە تحمل ناکە لەو گەرمە دەرەچێ تاو کاتەی ئاژەڵەکان لە نێو ئاودا دەمێننەوە گەنجان دەچنە دەروی گوندەکە و قەسیل کۆ دەکەنەوە بۆ ئەوەی کە گامێشەکان گەڕانەوە سەر لە نوێ تێر بکرێنەوە قەسیل بڕین کارێکی ئاسان نییە تەنها گەنجەکان دەتوانن کۆیان بکەنەوە وەڵا ئیشەکەی تۆزە قورسە بەس چی بکەین لەبەر ئەمساڵ هیچ نییە مەجبورین ئیشەکەین و هەموو ساڵ وان نییە هەموو ساڵ باش ئیشمە گامان هەیە لە چەم و جەوەڵ و ئەمساڵ هیچ نییە ئەم عەرزە تقریبا 5 دۆنەم هەموو ساڵ زراعەتێکن بەشی هاوین ئەیکە ئەم شەوەش بەشی 7 ساڵەکە 7 ساڵە تەواو ئەوەیە دانیشتوانی گوندی ئازادی گەرچی لە نێو خۆیاندا بە زمانی عەرەبی لەگەڵ یەکدی دەدوێن بەڵام شێوازی جلوبەرگ و نەریتی کوردی پەیڕەو دەکەن خوێندن لە نێو قوتابخانەی گوندەکە بە زمانی کوردیە چونکە کاتی خۆی دانیشتوانی گوندەکە داوایان کردبوو منداڵانی نێو قوتابخانەکە هەمووی خزم و کەسوکاری یەکدین بەشار دڵخۆشە بەوەی لەگەڵ مامۆستاکانی بە زمانی کوردی دەدوێت و دەخوێنێ و دەنووسێ هەموو هەوڵێکیشی بۆ ئەوەیە کە خوێندنی تەواو کرد ببێت بە مامۆستا
تا خزمەت بە خزم و کەسوکاری بکات. هەمان بەیانیان هەڵئەسم ساعە 6 ئەچێن بۆ حیوانات یارمەتی بەوە کە ئەیتێن بۆ قوتابخانە خوێنی کوردی هیچمان عیبیمان نییە خۆمان حەزەکەم لە ماستەکان و کوردی عیبیمان ئەچێن بۆ ماڵ واجبەکان هەلێکەن و خوێنن اینجا چن بۆ حیوانات هەرتێن بۆ ماڵ و خوێنن و بەیانیان هەرتێن بۆ قوتابخانە. مامۆستایانی نێو قوتابخانەکە کوردن و هەر بە زمانی کوردی لەگەڵ خوێندکارەکانیان دەدوێن. مامۆستاژی لە نایشارێتەوە تەنها پۆلی یەکەم نەبێت کە تێگەیشتنیان قورسە. مامەڵەکردن لەگەڵ خوێندکارانی دیکەیان زۆر باشە. لەم قوتابخانەیە بە زمانی کوردی دەخوێنین. خەڵکی ئەم دانیشتوانێم لادەیە عەرەبن، خۆیان لەسەر داوای خۆیان داوایان کردو کە خوێندنیان بە زمانی کوردی بێت. لە پۆلی یەک و دووی سەرەتایە ڕاستیەکەی قورسە دەرزدانەوەیان چونکە هیچ لە زمانی ئێمە تێناگەن کە وردە گەورە بن و 6 تقریبن 7 و 8ەکان بە تایبەتی زۆر باشن، 5 و 6ەکانیش باشن، بەڵام بە ڕادەیەکی باش فێری کوردی بوون 7 و 8ەکان وەتوانن بخوێنن و بنووسن و لەبانەکان باش تێ بکەن. تاکە گوندە لە گەرمیان کە دانیشتوانەکەی تەنها سەرقاڵی بە خێوکردنی گامێش بن. بە گوێرەی ئامارەکان زیاد لە 1500 گامێش لە گوندەکە بەخێو دەکرێن. مام محەممەد بیری نایەت لە تەمەنی چەند ساڵیەوە هەر خەریکی بەخێوکردنی گامێشە. گامێش بەخێوکردن بە کارێکی قورس و دژوار ناو دەبات، بە تایبەت بۆ پیاوان. کاکە گیان گامێش وەختی ئەڕۆی بۆ ئەوە جسمەکەی گەرمە، زۆر گەرمە. بۆچی ئەڕۆی بۆ ئاوەکەیەوە؟ ئەوە سارد بووەوە، دوایی ساردەوە لەسەر ئەوە. گامێش وەکی وڵاخ نییە، وڵاخەس ئەڕۆی بۆ جەواڵ، حیوان ئەڕۆی بۆ جەواڵ، بەس گامێش ناتوانانی ئەڕۆی بۆ ئەوە، ناتوانێت ئەڕۆ بۆ دەشتەوە. هەرەوەڵڵە حەز لە سیروان، لە ئاوی سیروانەوە. ها چۆن فێنکە سەعوە گامێش سەیرە چۆن مرتاحنەوە. شوانی گامێش ماندوێتی نییە، چونکە لە نێو ئاودا دەمێنەوە، بەڵام دانیشتن بە دیاریانەوە شوانەکان بێزار و بێتاقەت دەکات. ئەڕۆی بۆ هینەی تێرن کا ئەیتێرن بۆ گامێش و عەلەفەی تێرن ئاردە ئەو جۆ ئەوە هینی گەنمی خاڵەیەوە ئەیدا ئەوە شەکەی ئەوە بەس ئەو وەختە تقریبا 5 ساڵ 10 ساڵەوە زەراعەی تێنەوە تێن چێ جۆ ئەیتێرن ئەیتێرن بۆ ئاوایی ئەوە. شیر قیمەت نایکە کاکە، قەیماق بە 15,000، فەردەی ئاردەوە بە 25-24,000ەوە. ئەوە نایکەوە. بۆچی ئەوە هەست ئەگامێش نەماوە لەسەر ئەوە. یەکێک لە تایبەتمەندەکانی گوندی ئازادیەوەیە ژنان بە هیچ شێوەیە کاری ئاژەڵداری ناکەن، بەڵکو پیاوان هەموو کارەکان ڕای دەکەن. بە گێڕانەوەی دانیشتوانی گوندەکە ئەو نەریتانەی لە باو باپیرانیانەوە بۆیان بەجێماوە ئێستاش جێبەجێیان دەکەن. تەواوی دانیشتوانی گوندەکە لەنەوەی دوو خێزانن کە زیاد لە 200 لەمەوبەر گوندەکەیان لەسەر ڕووباری سیروان دروست کردووە و ئاژەڵداریان تێدا کردووە.
گەرمیان بە زێدی خۆیان دەزانن ئامادەش نین بۆ ئەبەت بەجێ بهێڵن ڕوبەرێک زەویان بۆ ناشتنی مردووەکانیان لە تەنیشت گوندەکەیانەوە تەرخان کردووە مێژووی گۆڕەکان شایدی ئەو دەدەن کە ساڵانێکی زۆرە هاتوونەتە گەرمیان خزمانیان لە شارەکانی دیکەی عێراقەوە زوو سەردانیان دەکەن لە جەلەولاوە هاتووە تا چێژ لە سروشتی گوندی خزمانی ببینێت بەدەم گێڕانەوەی باس و خواسی ڕۆژانەوە باس لەو ساڵانە دەکەن کە چۆن باو باپیرانی محەممەد کۆچیان کردووە بۆ گەرمیان منطقة حلوة منطقة مترابطة منطقة عليها يعني ئێرە شوێنێکی خۆشە چاوێکی زۆری لەسرە کەشهۆی ئێرە زۆر گونجاوە ئەم ئاوەی کە بە تەنیشت گوندەکە تێدەپەڕێت ئاوی دەربەندیخانە جاران ئەم ناوە هەمووی ئاو بوو بەڵام کەم بۆتەوە گۆڕانکاری کۆمەڵایەتی و گۆڕانکاری کەش و هەوا وای کردو ناوچەکە وشک بێت و گژوگیای کەم بێتەوە الاجتماعية أو الظروف الجوية خلت تكون صارت كلها منطقة دح عليها جافة لا بها عشب ولا بها يحلون دائما نشوف هاي الحلال مالهم مرتبط ئاژەڵەکانیش ناچار لەم شوێنە داخراوە کۆ دەبنەوە چونکە لە وەرگا کەم بۆتەوە من ناو بەناوە دێمە سەردانی خزم و کەسوکارم کە نزیکەی 50 بۆ 60 ماڵ دەبن و لێرە نیشتەجێن دانیشتوانی ئازادی هێندە پەیوەندی کۆمەڵایەتیان لەگەڵ هاوڵاتیانی کورد بەهێزە چەندین ژن و ژنخوازیان لەگەڵ هاوڵاتیانی کورد کردووە ئێوە چۆن بوو کاتێک لە دیالەوە کۆچتان کرد بۆ هاتن بۆ مەتیخەی گەرمیان و لێرە نیشتەجێ بوون باو باپیرانتان مەبەستم ئێمە ئەوەل جار زەلامێک هاتووە کۆچی کردیە هاتووە لە دوای حیوانداری هاتووە بۆ ئیش لێرە ئەم منطقە کەسی تیا نەبووە ئێمە ئەوەل دێ لەم سنوورن لەم بناری مەدانە تقریبا زیاتر لە 250 ساڵە ئێمە لێرن ئێوە هەمووتان خزم و کەسوکاری هەمومان کوڕی یەک ماڵن ئیسا دەوری 80 ماڵ لەم دێ کوڕی یەک ماڵن هەمومانە برێکمان هەیە لە سلێمانی لە شوێنی تر ئیشەکات بەرچی ئەرز و ئاو و هینی لێرە مڵکی لێرە بەرهەمەکانتان بۆ کوێ نێرنەوە ئێمە بەرهەمەکانمان ئەم شیرەمەنی بۆ هەموو شوێنێکی لە منطقەی خۆمان منطقەی کوردستان ئێمە ئەیوەن بۆ کەلار بۆ حەڵەبجەی شەهید بۆ سلێمانی حتا هەولێرەگەیەت بەرهەمەکانمان بەرهەمەکانمان جیاوازە لە بەرهەمەکانی جنوب و ئەمانە بەتام و فەرقی هەیە لە هەموو چیت فەرقی هەیە فەرقەکەی لێ چییە لە ئاوەکەی پاکە شوێنەکەی پاکە ینی تامەکەی جیاوازە لەگەڵ ئەو شیران گامێش پێویستی زۆر بە ئاو هەیە طبعاً پێویستە بە ئاو کەمبوونەوەی ئاو کاریگەری هەبوو لەسەر طبعاً چۆن ئاوەڵە تەئثیرێکی گەورە لەسەرمان کرد حیوان ئێمە گامێشەکە مستەمر لە ئاوە بێت لە چەم و ئاوە بۆ دەشت نابێت بۆ وەک حیوانی وردە دەرەکەی بۆ جەواڵ و بۆ جار ئەمانە ئەبێت ناڕۆت گامێش ئیسا بۆنەی چەممان نەمە هەمووی بێ ئاویە و مەعمەلی غەسالە هەڵی گرت علەف و کایە دەنێ و هاوین برێ سەوزاکەن بۆی شەوەڕ و زەڕات و ئەمانەکەن بۆی ئێوە جگەلەوەی کە زمانی دایک و باوکتان زمانی عەرەبیە ئێوە لێرە بە زمانی کوردی قساکەیان بە زمانی دایک و باوکتان بە هەردووکیان قساکەن بە کوردی و بە عەرەبی ئێوە ئازادیتان پێ قبول بۆ کاتێک کە بەڵێ وایە ئێمە ئەو ئەم دێ ئێمە پێشی هەموو لادیەکانی سنوورەکە هەموو چیش کریا بۆی هەموو چیش کریا بۆ لە مەکتەبە لە مزگەوتە ئاوە جادەیە کەهرەبایە هەموو چشت کریا بۆ ئەم دێ پێشی لادیەکانی هەمووی لادیەکانی سنوورەکەمان پەیوەندی کۆمەڵاتیتان لەگەڵ گوندەکانی دەوروبەر گوندە کوردیەکان چۆنە؟ ئێمە حەساو کە عایلەیەک لە ناو ئەم گوندانە ئەوها جیاوازیمان نییە و تەفرقەمان نییە و ئەم منطقەی خۆمان منطقەی کوردستان عامن بەس منطقەی خۆمان تەفرقەی تیانە هیچ جیاوازەیەکی تیانە ئێمە حەساوی خۆمان
مالێک لە ناو دێهاتەکان لە ناو یەک دێ هەر حەساوی مالێکەکەن بۆ خۆمان لە ناو لادیەکان ئێوە ئامادەن ڕۆژێک لە ڕۆژان ئازادی بەجێ بێڵن و بچن بۆ شوێنی باو باپیرانتان بگەڕن بۆ شوێنی خۆتان ناوەڵە ئەمە شوێنی باوکو باپیرانەکان ناتوانین سەر لە کەلار و خوار ناتوانین معیشەتەکان حتى مناڵمان ناتوانێت لێ معیشەتەکان لە ڕووی ئاژەڵداری و پێویستان بە چییە؟ پێوەستمان بەس بە علەف و ئەمانە مشکلەی علەفەکەمان زۆر قورسە وەڵە مشکلەی علەفەکەمان قورسە ئیسا معمەلی علەف زۆرە لە کوردستان بەچی ئیسا زیاتر مراقبە نییە لە سەریان ئەینێرن بۆ جنوب نایدەن بۆ هەوڵەتەکان بە سعرێکی ئەدەن بۆ جنوب بە کەمتر لە خەڵکی خاوەن ئاژەڵ لە کوردستانی ئازادی لە ڕووی داریەوە سەربەناحی مەیدانە لە سنووری قەزای خانەقین بەڵام لە نێو خاکی گەرمیاندایە بە گوتەی بەرپرسان دانیشتوانی گوندەکە بە درێژایی هاتنیان کەمترین گرفتیان بووە و گرفتەکانیان گەشت و بێتە ناحەکە دانیشتوانی گوندی ئازادی زیاتر خەریکی بەخێوکردنی گامێشن حکوومەت تا چەند توانیوێتی هاوکاریان بێت لەوەی کە ئەو هەموو گامێشەی کە هەیە لە سنووری گەرمیان بە تایبەتی لەم گوندا بەرەو کەمبوونەوە نەچن دیارە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ساڵانەی کە وشکە ساڵی بوو ئەو دێژ وەکو هەردەیەکی تر من خۆم لێرە بەڕێوەبەری ناحێبووم هەموو ئەو ئیمکانیەتانی کە لە ئەنجومەنی وەزیران و حکوومەتەوە هات ئەوانیش وەکو هەردەیەکی تر بۆ ئاژەڵەکانیان وەریان گرتووە ئەو ئاژەڵانەیەوان داهاتێکی باشی ئەوە شتێکی غەریبن لە سنوورەکە خۆشبەختانە داهاتێکی باشی بۆ گوندەکەیان هەیە ئێمە وەکو حکوومەت چیمان بۆ بێت بۆیان نەکەین بەڵام بەعام کە شتێک بۆ هەموو کوردستان نەکری ئەوانش حتممە نەبێ وەکو دیاتەکانی تر پەیوەندی کۆمەڵایەتیان چۆنە و خۆیان بە غەریبازانن لەم سنوورە بەتاکید نا پەیوەندی کۆمەڵایەتیان زۆر باشە و کۆمەڵێک کللتوری تایبەتی خۆیان هەیە ئێمە ڕێز لەو کللتورە ئاگرین و بۆشمان نییە بڵێن بیگۆڕنیان 100% دقا و دەقی ئێمە بن بەڵام پەیوەندیکی زۆر باشی کۆمەڵایەتیانەوە گوندێکن بەعام گوندێکی بێکێشن و خەڵک من تایسە نەمبیستوی کێشان لەگەڵ گوندێکی ترایان لەگەڵ نەتەوەیەکی ترا هەبێ ئەوان چەند ڕێز لە خەڵکەکانی ئێماگرن خەڵکی ئەمەش 100 ئەوەندە ڕێز لە ئەوانەگەن تا چەند پاڵپشتیانەکەن ئێمە کەسێکی خۆمان ینی من بۆی زیاد نەڵێم چۆن گوندی مەیدانمانەیەوە گوندانی ترمانەیە با ناوەکانیان نەڵێن ئەوانش گوندێکن لەوە بەشێکن لە ئێمە و هەر کادرێکیەوەن هەر هاوڵاتێکی و ناوڵاتی ئێمە بینین کێشەکان بە تایبەتی کێشەی زەویزار و کێشە جۆراجۆرەکان لە گوندەکانە زۆرە ئایا لە گوندەکەی ئەمانە بە هەمان شێوە کێشە هەیە بە تایبەتی ڕووبکاتە لای ئێوەکو ناحەیە ئەوان باشترن لە شوێنەکانی تر بەڵام هەر وەکو هەر گوندێکی تر کێشیان هەیە لەوانەیە سنووری ئێمە سنووری ناحەکەمان لە چاو شوێنەکانی ترا بێکێشەتر بن و خەڵکەکەی متەفاهەمتر بێ بەڵام بەڵێ بوونی هەیە و ئەوانش وەکو هەر گوندێکی تر دێنە لای ئێمە و ئێمە حەلیەکەین بەڵام خۆشبەختانە تا ئێستا لای ئێمە لەوەتە ئێمە لێرە لە ئیدارەین هیچ کێشەیەکی زراعی نەبووەتەوەی دروستبوونی ئاژاوە و شەڕ و پێکدادان و ئەوانە هەمووی لە ڕووی ئیداری و حەلمان کردووە و تەرەفێکیان کە حتمما قەرارەکەی دژ بووە ئیلتیزامی کاملی کردو بە قەراری ئێمە ژمارەی خێزانەکانی نێو گوندەکە سەروی 7 خێزانە جگە لە گامێش بە خێوکردن هیچ کار و کەسابەتێکی دیکە ناکەن بە گوتەی خۆشیان بەرهەمی گامێشەکانیان جگە لە گەرمیان دەینێرنە شارەکانی سلێمانی و هەولێر و ناوچەکانی دیکە تاکە داواکاری دانیشتوانی گوندەکە ئەوەیە حکوومەت پاڵپشتیان بکات تا ژماری گامێشەکان کەم نەبنەوە و بەرەمەکانیان زیاتر بکەن